بودان آخر چند زارتم دەرگای ماڵ داخن پشیلە هاتووە پشیلە لەم ناوەیە سعدی چی بابە سعدی چی پشیلەی ئەوەیە سعدی لەم ناوە بوو دەنگەکەی لەم ناوە نازانم ناتۆ تۆ ئەوە ئەو ناواشوی ئەوە ئەو ناواشوی تەلەفۆنی چی کاکە تەلەفۆنی چی بابێ بخوام لە پشیلات خۆمەی دۆزمەوە خێزم لە یەتەوە شتی خۆمەی دۆزمەوە دەکاکە گیان تخوا دەنگم دەرمەکەن خۆمەی دۆزمەوە ئاری بە قوربان بێژە گیادە تۆ بگەڕێ کاکا گەرگازێکی لێ نادێ من لێرە من تخوا پیسە لای بە بێژە خۆم دەرێکم بەس بڕۆن بەس مێشکم جۆ ناکەن بەس بڕۆن خۆ هەرشێتی عەزابی پیاوە بەسن بەی بیبینی چۆن تۆڕە من لە ماڵەوە چ کاکە بێ پیا شەهامەتیە بێ چی؟ ئاخر وەڵڵاهی کەشفە بم بە قورئان بە مەقام بۆت بڵێم بمیاوێنیش باش پشیلەی چی؟ ئاستا داوە شەیت و عەمرێ نەمێنێ یاخوا باشە خۆی کردە بە پشیلە بچە و قسەشم پێکە خوانە مەزانیەوە لە مونەر بیت ئەی بە ئەی کوڕۆ پیاو بە پیاو چیم کردووە؟